پارێزگای هەڵەبجە ڕۆژانە نزیکەی 7,000 لیتر بەنزینی بۆ ئەگات، بەڵام ئەم قەرەباڵغیەوە کۆی بیننەوە بۆ نزیکەی 10 ڕۆژە لە دوای سەری ساڵەوە بۆی جەرد و پاکتاوکردنەوە بڕەبەزیرەکەەوە سابوو ئەمڕۆ گەڕاوەتەوە، ئەمڕۆ بۆ دوو بەنزیخانە هاتووە، بەڵام وەکووە بینن قەرەباڵغیەکی لەسەرە لەبەرەوەی کە نرخەکەی فەرقێکی زۆری هەیە لەگەڵ نرخی تیجاریە. ئەگەر بڕوات و بە بەردەوامی بێت لەوانەیە ئەسبەکە تۆزێک کەم بێتەوە، بەڵام وەکو خۆتان ئاگادارن 10 ڕۆژە نەهاتۆتە ئەم ناوچەیە، لەبەرەوە تۆزە قەرەباڵغی زیاتری لەسەر. سەی سایق هیچ بەنزیخانەیەک ئەو بڕە بەنزینە وەرناگرێت، خورماڵیش لەبەرەوە خەڵکی ناوچەکانی گەشت یەن ڕۆکەنە ئێرە لەبەرەوەی لە ناوچەکانی خۆیان ئەم بەنزینە نییە. کێشەی بەنزین ئەوە ماوەی هەفتەیەکە وەستا بوو، هەنێ خەلەلی تەکنیکی حساباتە بۆ حسابی بەنزیخانەکان لە بەڕێوەبەرایەتی نەوتوکانزەکانی سلێمانیان لە بەڕێوەبەرایەتەکانی کە بەنزینی کەسی کە بۆ کەسی کە ڕۆشت بۆ قەتەع بەغەڵەت کرابوو، ئەو گرفتانە لەم هەفتەیە چارەسەر کراوە، بەڵێنمان پێدراوە لە ئەمڕۆ ڕۆژانە 72,000 لیتر بەنزینمان بۆ بێت.